دروستکردنی بینا بۆ خوێندنگاکان یەکێک لەو پرۆژە گەورانەیە کە لە قەزای کفریدا کار بۆ جێبەجێکردنیان کراوە. ئەمە یەکێک لە بینایی و قوتابخانە 18 پۆلیانەیە کە دروست دەکرێت. دیزاینێکی نوێی مۆدێرنی بۆ کراوە. پاش ئەوەی کارەکانی ئەم پرۆژەیە بەهۆی قەیرانی داراییەوە ماوەی 4 ساڵ ڕاگیرە، قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بودجەی بۆ تەواوکردنی تەرخان کردو. لە ئێستادا کاری تیادا دەکرێت و بڕیاریشە بۆ ئەم ساڵی خوێندن تەواو بکرێت. ئەم پرۆژەیە وەک بەشێک لە بنیادنانی ژێرخانی پەروەردەیی لە قەزای کفریدا 1 ملیار و 800 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. بەگەڕخستنەوەی پرۆژەکانی کەرتی پەروەردە و دروستکردنی بینای خوێندن لە قەزای کفریدا بەشێک بوون لەو بەڵێنانەی قوبات تاڵەبانی بە دانیشتوانی ناوچەکەیدا و جێبەجێی کرد. پرۆژەی قوتابخانەیەکی تری 18 پۆلیش لە ناحیی سەرقەڵا بەگەڕخراوەتەوە و هەر بە فەرمانی جێگری سەرۆکی حکوومەتیش فراوانکردنی قوتابخانەیەکی تری ناوشاری کفری جێبەجێ کرا و بینای خوێندنگایەکی تری 18 پۆلی بەشی زۆری کارەکانی تەواو کراوە و بڕیاریش بۆ تەواوکردنی دراوە. ئەم بڕیارانەی قوبات تاڵەبانی بۆ دەستپێکردنەوەی کاری جێبەجێکردنی ئەم پرۆژانە لە قەزای کفریدا گرفتێکی گەورەی کەرتی پەروەردە و خوێندنی لە شارەکەدا چارەسەر کردووە کە پێشتر هەڕەشە بوون لە داتەپینی ئەو سێکتەرە. سامانکەریم کورد، چاد نیوز، کفری.